بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و ئازیزانم، لە جیاتی ئەوەی کە بڵێن باسی ڕەحمەتەکەین، ئەڵێن باسی 1+9 مەبەستمان بە 1+9 شتێک بکاتە 100، واتە دەرەجەیەکە کە لە 100 یەک نمرەشی لێ نشکاوە. ئەم نمرەیەش لە ڕەحمەتی خوای گەورەیە خۆی بینێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: إن لله 100 رحمة أنزل منها رحمة واحدة بين الجن والإنس والبهائم والهوام فبها يتعاطفون وبها يتراحمون وبها تعطف الوحش على ولدها. الله أفرميت خواي گەورە 100 دانە ڕەحمەتی هەیە. سەیری ئەم دەرەجەیە جوانە کە ئێستاکەنەش ئێمە لە نمرەکانی خوێندنمانە هەر بەم 100 خۆمانە پێوین. خواي گەورە 100 دانە ڕەحمی هەیە. یەک ڕەحمەتی دابەزانوە بۆ سەرزەوی کە جنۆکە و ئینسان و حەیوانات و ئەوانەی کە بە چاو نابینرێن بەم ڕەحمەتەیە بەزەییان بە یەکایەتەوە. وەحشێک درندەیەک بەزەیی بە بەچەکەی ئایەتەوە و حەیوانێک دەستی بەرزەکاتەوە بۆ ئەوەی کە زەرەر بە کۆرپەلەکەی نەگەیەنێ. یعنی خوای گەورە لە 1000 ڕەحمەت نا لە 100 ڕەحمەت یەک ڕەحمەتی دابەزانەوە بۆ سەرزەوی. ئەم ڕەحمەتە بەشی هەمومانی کردووە. وەڕەحمەتی وەسیعەت كل شەیء. ڕەحمەتەکەی خوای گەورە بەشی هەمووی داوە. هەر هەمووی بەم تاکە ڕەحمەتە بەم یەک لەسەر 100 ڕەحم بە یەکتریەکەن. وأخر الله 99 رحمة يرحم بها عباده يوم القيامة. الله 9 ڕەحمەتی بەجێ هێشتۆ بۆ ڕۆژی قیامەت کە ڕەحمی بە بەندە موسڵمانەکانی پێەکا. یعنی ئەم هەموو ڕەحمەتەی کە باوک دایک بە مناڵەکەی هەیەتی بەشێکە لەو دانە ڕەحمەتەی کە لە 100 ڕەحمەتی تر لێ بۆ تۆ دابەزیوەتە سەرزەوی. 9 ڕەحمەت هێشتا ماوەتەوە بۆ قیامەت. من لە ئێستەوە ئێوە شاید بن پاڵم لێدایەوە 9 ڕەحمەتم هەبێ بۆ ئەبێ ئەم هەموو ڕەحمەتەش دابەزی بێ بۆ ئێرە هەمووشی یەک بەش بێ. من بێخەم بووم لەوەی کە ئەگوزەرێ لە قیامەتە، چکە خوای گەورە خۆی وعدی داوە پێش ئەوەی کە خەڵق دروستکە لەسەر عەرش نووسی، لەسەر و عەرشەوە نووسی: إن رحمتي سبقت غضبي. ڕەحمەتەکەم پێش غەضەبەکەم کەوتووە. فهو عنده فوق العرش. ئەم نووسینە لای خوای گەورەیە، ئەم ڕەحمەتە لای خوای گەورەیە. بۆیە دڵمان زۆر خۆشە بەم ڕەحمەتە. بۆیە حەمادی کوڕی سەلەما فەرمێت: لو خيرت يوم القيامة أن يحاسبني ربي أو أبوي لاخترت ربي. الله قال لروجي قيامتها اختيارم كان لبيني أويك دايكو باوكم محاسبة مكان ياخد خواي قورا محاسبة مكان. تو تصورك إذا قلنا ما يعمالك بشيء بردسي دايكو باوكت بلن أمك فركتا أوجه النما أمها متاواني كردوه. تصورك دایکو باوکو بۆ نەپۆشن و شتەکانە بۆ دەبر نەکەن و بەرەو بەهەشتە بەڕێ نەکەن، کەس گومانی هەیە. بەڵام ئەم پیاوە زۆر جوان لەم کەلیمەیە تێگەیشتووە. فەرمێ: لاخترت ربي. خوای گەورە هەڵەبژێرم بۆ ئەوەی کە بۆ لأني أعلم أن ربي أرحم بي من أبوي. چکە ئەزانم خوای گەورە بەڕەحەمترە بۆم لە دایک و باوکم. بۆیە کە لە ناوە جوانەکانی پەروەردگار ئەڕەحمانە کە یعنی پڕ بە پڕی معناکەیەتی، وەکو چۆنڵی شەبعان، وەکو چۆنڵی جوعان، کە ئەمە پڕ بە پڕی معنای خۆیەتی. یعنی خوای گەورە بەڕەحمە
خی گەورە ڕەحیمە. ئەم ڕەحمەتەیە کە خی گەورە داوێتی بە دایکێک ناتوانێت لەحزەیەکیش لە جگەر گۆشەکەی و لە شیر دەرەکەی دوورکەوێتەوە. ئەها جارێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ناو سەبایەکانە و ناو جیراوەکانە دایکێکی بینی زۆر شپرزە بوو بە دوای مناڵەکەی ئاگەڕا هەتا دۆزیەوە کە دۆزیەوە توم نیسایی بەسنگێەوە و شیری دایە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەحابەکانی فەرموو ئەتەڕەون هذه طاریحة ولدها في النار، ئەمە ئەبینن بتوانێت یان کوڕەکەی بخاتە ئاگرەوە ئەم مناڵێکی ئێستاکەنە ئاوا گردوێتی جگەرگۆشەیەتی. وتیان نەخێری پێغەمبەری خوا فەرمی لله ئەرحەم بعیباده من هذه بولدها. خوای گەورە لەمە بۆ مناڵەکەی بەڕەحەمترە، بۆ مسلمانان بەڕەحەمترە. سبحان الله. زۆر جابیرەکەم وەڵام بەس نییە خوایەکی بەڕەحممان هەیە. ئەگەر خوایەکی تونوتیشمان هەبوایە، خوایەکی دکتاتۆرمان هەبوایە، خوایەکی بەزەبر و زەنگمان هەبوایە، خوایەک لەسەر هەموو شتی هەر تۆڕە بوایە و هەمووی بۆ ناو ئاگر و جوابی کەسیش نایەمەوە، حساب بۆ یەک کەسیش ناکەم. زۆر جار تاخوتەکانی زەوی ئەگەنە ئەم دەرەجەیە هیچیان بەدەست نییە حساب بۆ کەس ناکەن. ئەگەر خوایەکی ئاوامان هەبوایە چیمان بکردایە و تازە دروستیش بووین هیچ دەسەڵاتێکشمان نەبوو، تازە خو ئەوایە ئەممان قوبوڵ کردایە. ئەی چەند خۆشە خوایەکمان هەیە ڕەحمەتەکەی پێش غەزەبەکەی کەوتووە، واتە هەر کاتێ ویستی تووڕە بێ نا ڕەحمەتەکە زاڵە. الله دڵمان بەمە چەند خۆشە. خۆشەویستەکانم ئەبێ چەند دڵمان بەمە خۆش بێ بشترسین هاوکات. ويدعوننا رغبا ورهبا وكانوا لنا خاشعين. إنسان بيت برغبتوا بلام برهبتوا لترسو لرزع بلام لخوشيشة دڵی خۆش بێکەلی وەرەگیرێ کە داوا ئەکا جوابێ درێتەوە بەڵام بشترسێت نابێ لە مەکەی خوای گەورە ئەمین بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمێ لو يعلم المؤمن ما عند الله من العقوبة ما طمع في الجنة أحد. ئەگەر خەڵک بیزانایە خوای گەورە چ عەزابێک و چ جەهەنەمێکی لایە، مسلمان بەتەمای بەهەشت نەئەبوو، بەتەمای هیچی تر نەئەبوو ئەی بەخوا ئیلا ئەچمەنا ئەو جەهەنەمەوە. ولو يعلم الكافر ما عند الله من الرحمة ما قنط من الجنة أحد. ئەگەر کافریش بیزانایە خوای گەورە چ ڕەحمەتێکی هەیە، کەس لە ڕەحمەتی خوای گەورە بێبەش نابوو و کەسیش لێی بێ ئومێد نابوو. الله بويا إن الذين هم من خشية ربهم مشفقون والذين هم بآيات ربهم يؤمنون والذين هم بربهم لا يشركون والذين يؤتون ما أتوا وقلوبهم وجلة أنهم إلى ربهم راجعون أولئك يسارعون في الخيرات. دايك حاشوت يا رسول الله أمانيك تشاك أكنوا أتسن ليان والنجيلية أماننك عرق خونا ودزيكا. پیغمبری خواستان فرمی لا يا بنت الصديق ولكنهم الذين يصومون ويصلون ويتصدقون وهم يخافون أن لا يقبل منهم أولئك يسارعون في الخيرات. أما أوانا كان يجكن والرجوع بن شاكا أكن بلام أشترسن خواي قبر الليان والنقريه يبرو إنسان دائما لبيني أم خوف ورجاء بنابي رحمة خواي قبر وايل يبكى دسيلي الشلكا بلا خو من خواي قبر برحمة بلا خواي قبر عقابیشی هەیە. نابێت لە هیچ لایەنی کان غافڵ بین بەڵام دڵمان بە ڕەحمەتەکەی زیاتر خۆشترە وەک لەوەی کە لە عەزابەکەی ترسین. بۆیە ئەبێ لەم دەرگایەوە بچینە ژوورەوە بەڵام ترسیشمان لەوە هەبێ قەت لە خۆمان تەمین نەبین، بەردەوام بترسین هەتا وەکو ئەگەڕێینەوە بۆ لای خۆی اینجا بزانین کە پێی گەیشتین بە چ ڕوویەکەوە سیرمانەکات پێکەنێ بە دەممانەوە یان لێمان تووڕەیە چکە نازانین. نابێش لە مەکری خوای گەورە ئەمین بین. بەڵێ ئەبێ ئەم دوانە هەردووکی کۆکەینەوە. چیرۆکێکتان بۆ جێڕمەوە بۆ ئەوەی کە ئەم معنایە لە مێشکتانەوە نزیکەمەوە. پێش ئێوە پاشایەک هەبوو، دار و دەستە و خزم و کەس و کار و نەوەیەکی زۆری هەبوو. ئەم پاشایە پیاوێک لی هەڵگەڕابەوە هەر کەسێکی لە نزیکەکانی پاشا بەردەستکەوتایی کوشت، هەتا وەکو ئەو نەی کوشت
جاوەرە کوشتنێ بێنە بەرچاوی خۆت هەموو کوشتنەکان بە خەنجەر و بە چەقۆ بوو بێ دەستی چووە ناو خوێنی 99 دانەکەسەوە دانە بەدانە هەر جارە و بۆی هەڵە کەودێکێکە کوشت واتە دەستی لە کەس ناپاراست طبعا پاشا نە لەمە بێ ئاگایە و نە لەمەش خۆشە بێ کابرا زانی ناتوانێت لە مەملەکەتی پاشا دەرچێ هات خۆی با بەدەسەوە و ئەو عقوبەی کە هەیەی وەریگرێ و نەجاتی بێ ئەو ئیتر لە قاچاقیە نەژی ئەم نە بۆ دۆشت و دەرەوە نەبێت هاو بۆ کوشکەکەی پاشا وتیاتم خۆت دەستیم بکەم وتیان تۆ چیت تۆ فڵان کەسی بەرەو سژن هەتاوەکو پاشا ئەمری کوشتنەکەی بۆ دەرەکات کە چووە ناو سژنەوە یەکێ لە نزیکەکانی پاشا هات و کە بەرپرسی سژنەکە بوو پرسیاری کرد وتی ئەرێ تەسەورەکەن پاشا چیم لێ بکە بکەی پرسیارە حتممە نەو کوژێتەوە لە جیاتی 99 کەس هەرت کوژێتەوە بۆ شۆ دەرەچی لە دەسی ئەمیش فرسەتی هێنا و ئەمیشی داپڵۆسی و ئەویشی کوشت لە سژنا ئەبێت چی پێ بوو بێ توانای بەسەر سەرۆکی هەموو حرەسەکانە هەبێ بیکوژێ لە کاتێکا لە ئینفرادیەکە داناوە چکۆ سژنەکانی تریان و تو ئەو خوایە ئەمە مەهێنێت تێکەڵی ئێمەی مەکە هەمووی ئەلەرزی هەنوو ئەمە پیاوکوژە ئەمە بانزیکی ئێمە نەبێتەوە ئەمە بەخوا شەو ناوێرین لە سژنەکەی یا لەگەڵ یا بخەوین ئەویش نەیکردە نامەردی ئەم کەسە نزیکەی پاشای کوشت و ڕقم 99ەکەی پێکرد بە 100 پێتەواو کرد هەڵهات هەتاوەکو نزیک بۆ لە سنوور ویستی ڕاکاو دەرچێ ئالەوێ پۆلیسی هەردوو لە حرەسی هەردوو لە پاسەوانەکان لێی کۆبوونە و دەگیریان کرد پاسەوانی ئەو دی سنوور ئەمە هی ئێمەیە هاتۆتە خاکی ئێمە ئەمانی شیان و قاچێکی هێشتا لەم دیوە و لە سنووری ئێمە دەرنەچۆ و پیاوی لە ئێمە کشتۆی بە بیبینەوە هەتاوەکو پاسەوانەکانی پاشا هێنایەنەوە پاشا کە بینی بۆ مەنزەرەوە تێ ساڵی چی تی قوربان داوای لێبوردن نەکەم 100 پیاو لێ کوشتوونی ئێستا داوای لێبوردن نەکەیت پاشا لە هەڵوێستێکی چاوەڕوان دەکراوە و ئادەی فەرشی سووری بەڕاخن ئادەی کۆشێکی بنێ ئادەی خزمەتی کەن من نەزانم ئێستا ئێوە هەمووتان ئەڵێن ئەم چیرۆکە ئەفسانەیە چییە بۆمانە جێڕیتەوە چۆن شتی وا بێ چ پاشایەک هەیە و نەبەڕەحم بێ بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ پێش ئێوە پیاوێک هەبوو 99 دانە کەسی کوشت بوو ویستی تۆبە بکات و وتی پێم بڵێن کەسێکی باشی سەرزەویم پێ بڵێن نردیان بۆ پیاوێک لە ئەشکەوتێکە خەریکی عیبادەت بوو چوو بۆ لای وتی من 99 کوشتووە هاتووم خۆم تەسلیم بکەم هاتووم خوا لێم خۆش بێ تۆبەم هەیە هاتوو ئەلێرانەیە ئەوە تا بە خۆی و خەنجەرەکەیەوە کە 99 کوشتووە هاتووی ساکەنە پرس بە پیاوێکە کات کە لە خەڵوەتایە ئەمیش چونکە خەریکی عیبادەتە زۆر شارەزایی نییە ئەیش پێڵێ 99 کوشتووە هاتووشی وەلای من لەم ئەشکەوتەیە ئیساکەنە نەوەڵڵا خوا قەت لە تۆ خۆش نابێ کەما دەم لێم خۆش نابێ بە 100 بێ منەت خۆش نابێ بعد یەکیش لە پاڵ 99 بێ 100 بێ تەواو بێ کەم ڕەقەمەکە چەند بە هەسانی بیت پیاوێ پرسی بەس جوابی یاویتە تۆ یەخت شتاوانێکی کردووە اینجا بۆمان دەرەکەوێ ئەم پیاوە
چەند بە هەرزەی خەڵکی کوشتووە، چەند بێ منەتانە، چەند بەر خوێنێکی ساردەوە دەستی شۆتە خوێنی خەڵک. دوایی ئەڵێ هەر لەسەر تۆبەکەی بەردەوامە. ئەڵێ کەسێکم پێ بڵێن عالم بێ، ئەیبن بۆ لای عالمێک، ئەڵێ من 100 کەسم کوشتووە، خوا لێم خۆشە بێ. ئەویش پێ ئەڵێ کوڕم چێ هەیە دەرگا لە بینی تۆ ڕەحمەتی خوای گەورەیە داخات؟ بڵێ بەڵام ئەم وڵات و شارە بەجێ بێڵە بچێ بۆ شوێنێک لای کۆمەڵی خەڵک کە خوای گەورەی تیاپەرستن، بۆی کە ئەم مێژوە تاڵی خۆتە بیر شەویتەوە لەم ڕەفیقە خراپانەش دوورکەویتەوە. ئەویش سەری خۆی هەڵەگرێ، ماڵ و مناڵ و کەس و کار و ئەرز و ئاو هەمووی بەجێڵێ بۆ ئەو شوێنەی کە بۆیە چێ لە ڕێگا مردن یەخەی پێگرێ. بێنە بەر جای خۆت کەسێک ئێستا ملی تۆبەی گرتووە بەرەو شارێکی تر، تۆبەی کردووە لە 100 خوێن، ئالە و لەحزە هەیە کە ئەمرێت نە ئابی سەدریهی، یعنی خۆی پێشەخست سیە بردە پێشەوە چۆن یاریچیەکان کە ئەگەنا خەتی نیهایەت ئەیانوێ زووتر سنگ بەرنە پێشەوە بۆ یەکەم بن، بۆ ئەوەی کە دەرەجەیان بەرز بێ، ئەمیش سی ئاوا بردە پێشەوە بۆی کە بۆ دیوا بکەوێ. لە کاتێکە کەوت مەلایکەتی ڕەحمەت و عەزاب لای خوای گەورەوە بۆی هاتن، هەردوو جۆر پاسەوانەکە. مەلایکەتی عەزاب وتی ئێمە ئەیبین هیچ چاکەیەکی نەکردووە، مەلایکەتی ڕەحمەتی ژوتیان بەڵام تۆ پێی کردو بەرەو خوا هاتووە، ئێمە ئەیبین. سبحان الله، دوو چین مەلایکەتی خوا هاتوون بۆ ڕۆحی پیاوێک، دوو جۆر پاسەوان هاتوون. ئالێرانەیە خوای گەورە کەسێکی بۆ ناردن قازیەک و حاکمێک، وتی بی پێون لە کام ئەرزیانە و نزیک بوو بیبن بۆ ئەوێ. خوای گەورە بۆ ئەرزەی فەرموو کە تۆبەکەی تیا ئەکرد، وتی کورد بەرەوە بەو ئەرزەی کە لێەوەی هاتبوو تاوانی تیا کرد بوو، وتی بکشێ کە پێوایان بە یەک بست لەم ئەرزەوە نزیکتر بوو کە بۆ ئێ هات. زۆر جارم چیرۆکە ئەجێڕینەوە، مەلایکەتی ڕەحمەت بردیان، بەڵام باسی تۆبەی پیاوێکەکەین خەڵکی گشتووە، بەس باسی ڕەحمەتی خوایەک ناکەین کە ئەم هەموو شتەی بۆ مسەخەر کردووە بەبێ ئەوەی چاکەیەکی لەسەر زەویە کردە بێ. خوای گەورە ئەم هەموو ئەسبابەی بۆ ئەخڵقێنەیە کە لێ خۆش بێ. دی زۆر جاکە لەگەلی کەکەمانە قساکەین، با بەخۆ پیاومان نەکشتووە، ڕاستە، بەڵام ئەم ترسەی ئەم کەسەشمان لە دڵان نییە کە مەتەبابین بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە و ئەو تاوان و خراپەی کە پێش ئێستا کردومانە واسی لێ بێنین و هەنگاو بنین بەرەو ئەرزێک، بەرەو ئاوەدانیەک، بەرەو خوایەک کە ئەم هەموو دەرگایی لەسەر ئێمە واڵا کردووە. وەڵڵاهی شەرمە ئێمە لە ئاستی ئەم خوایە سەرپێچی بکەین. ئەمە دەرسێکە بە درێژای مێژوو جێڕاوەتەوە، بەڵام ئەم دەرزە بۆ ئێمەیە کادێکە لای خۆیەوە بڵێ خوایە تۆ ئەوەنە بەڕەحم بی بۆ من، لە دایک و باوکم بە سۆستر بیت. وەڵڵاهی من دڵی دایک و باوکێک کە خزمەتیان کردوم پێم ناشکێت کە گەورەیان کردوم، خۆ تۆ پەروەردەکاری هەمومانی، بەخوا شەرمەکەم لە ئاستا سەربەرزکەمەوە، بۆیە دڵم بەو 100 ڕەحمەتت خۆشە کە لە قیامەتە ئەو لە 100 بیتێ و لە دنیاە ئەگەر 100 کوشت بێ هەر هێشتا بێ ئومێد نابم لە ڕەحمەتی تۆ، چونکە چاوەڕوانی زیاترت لێ ئەەکەم، چاوەڕوانی ئەوەت لێ ئەەکەم کە هیچ کاتێک یەکێ لە دروستکراوەکانی خۆت نەکەی بە خۆڵە مێشی ئاگر و من دڵنیام ئەگەر کەسێک ڕۆژە لە ڕۆژان شایەتمانێکی حەقی بەرەو ڕووی تۆ بردبێ، لا ئیلاهە ئیلا اللهیەکی کردبێ، تەسەوڕ ناکەم بخەیتە ناو ئاگرەوە. بۆیە لە قیامەتە
خی گەورە فەرمێ بڕۆن هەر کەسێ مسقالە زەڕەیەک ئیمانە دڵیا بوو لە جەهەنەم دەری بێن. خی گەورە جەهەنەمان پێ نەچێژیت وەلەو ڕەحمەتەی قیامەت و لەو تاکە ڕەحمەتی دنیات بێبەشمان نەکەیت نەک هەر بێبەشمان نەکەی بەخوا ئێمە فێرین بە نمرەی بەرز هەر 100 دەرەجەکەمانەوێت و دڵنیاشم بێدڵیمان ناکەی خوایە هەر کەسێک جوێی لە مەجلیس هەیە هەر کەسێک لەم بابەت و کۆڕەیایە خوایە گیان کەسمان لەو 100 نمرەیە یەک نمرەش نهێنیتە خوارەوە بە هەموو نمرەکان دڵمان خۆشکەی و لە ئێستاشەوە ئاهێک هاتبێ بە دڵمانە بڕین ئەوە خوا لە تاوانەکانی پێشومان خۆش بوو بەڵام هونەر ئەوەیە بۆ لەمە دوات چی بکەین. سەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.